ئەم کاتتان باش خۆشەویستان لە وانەی ئەم جارە دەینە سەر چۆن بتوانین ئەم سویچی کە ئەمانە کۆنیکتی کۆمپیوتەری بکەین و کە کۆنیکتمان کرد و چۆن کۆنفیگەریەکەین و ئەو بەشە ڕقانەی کە هاردوێرانی کە پێویستە بەردەستمان بێ یەک لەمانە کە پێویستە بەردەستمان بێ ئەم سویچەیە. ئەمە سویچی 2911ەیە، سویچی سیسکۆیە کە شێوەکەی بەم شێوەیە، شوێنی پاوەری لەگەڵ کۆنسۆل پۆرتە و لەگەڵ فاز ئیسەرنێتەکانە و لێرەش بەشی مۆدەکەی هەیە. ئەوەی کە پێویستمانە لە حقیقەتە ئەمە لێرەدا بێن کیبڵی پاوەرە، کیبڵی پاوەرە کە ئەم کیبڵی پاوەرە دەخینە سەر کارەبە و پاشان لە سویچەکەی ئەخین. ئەمە دەخینە سەر کارەبە بەم شێوە کارەباکە پێ ئەەکەی، دواتر بەم شێوەیە سیرکە بەم شێوە دەخینە سەر کارەبە. ئەمە هێخسمانە سەر کارەبە. دواتر کە ئەوەی پێویستە ئێمە کێبڵێکی ستانداردە، ئەگەر کۆنسۆل کێبڵت هەبوو تۆ لە پۆرتی کۆنسۆڵە دەی، ئەگەر کێبڵی کۆنسۆڵت نەبوو ئەم کێبڵی ستانداردت هەبوو لە بەردەستا بوو، ئەوە هەرس چەکەی لە یەکەم فاز ئیسەرنێتە دەی، لە یەکەم فاز ئیسەرنێت، فاز ئیسەرنێتی یەک لێرە نووسراوە لەم بەشەیە، فاز ئیسەرنێتی یەک سەیرکەن ئەمە یەکە ئەمەی خوارێ دووە لە یەک ئێکسی باشە نەک لە خوارەوە لەسەرەوە ئەدەی بەم شێوە ئەمە کە هاوێشتە سەرێ. دواتر خۆشەویستان من ئەداپتەرم هەیە کە پۆرتی پۆرتی ئیسەرنێت یان بڵێن RJ ئەکاتە USB ئەداپتەرێکە تەنها ئەم ئیشە ئەەکە ئەگەر هەر پۆرتی ئیسەرنێتە وەلێ من لەوانێک بۆ منە کۆمپیوتەرەیە کێشەی هەیە ئەتوانێت ئەمە ئەداپتەرە بکرێت لە بازاڕە بەردەستە. دواتر ئەمە لە کۆمپیوتەری خۆی ئەخە کە لە کۆمپیوتەری خست، دواتر دێ ئەم سویچە لەوانەیە پێشتر کۆنفیگەر کرابی و پاسوۆرد و IP و یوزەری داخل دەکرابی. ئێمە نازانین کە ئەم سویچە IP و یوزەرەکانی چەندە، بۆیە پێویستەکە ئێمە چیکەین سەرەتا پێویستەکە کۆنفیگەری بکەین ریسێتی بکەینەوە. سەرەتا ئەمە دینینە دەرەوە ئەم پۆرتە، دواتر کلیک لەسەر ئەم مۆدە ئەەکەم دائەگرن، دەستی خۆم هەڵناگرم تاکو ریسێتە بێتەوە. کەمێک چاوەڕێکێ کاتیەوێت تاکو ریسێت بێتەوە. کەمێک کاتیەوێت دەبێت چاوەڕێ بکەین. بەڵێ ئەمە ریسێت بۆ دەستی خۆم هەڵناگرم تاکو بە تەواوی ریسێتە بێتەوە. ستا سەیرکەین پۆرتەکان هەمووی پێبوو، گەر سەیرکەین لە کامێرە دەرچێن ئەم پۆرتانە هەمووی پێبوو، ئەم جارەی کەسێک بوو دەستی خۆم هەڵەگرم، ئەمە ریسێت بووە. ئەمە حاڵەتی ریسێت بوونەوەی سویچێکی ئاساییە کە ریسێتە بیتەوە. ئەمە بەم شێوە ریسێت بووە. کەمێک چاوەڕێ ئەەکەین لەوانەیە لە ناوخۆی کۆنفیگەر بکاتەوە IP و یوزەرنەیم و پاسوۆردی بەناڕەتی کە پێشتر لە بایۆسەکەی یان لە ڕۆمەکەیداندا بگەن. ئێستا بەم شێوە بە شێوەیەکی احتیاجی ئێستاما ریسێت بووە. دواتر ئەم فاسی سەرنێتە تێ ئەخەم لە پۆرتی یەکەم، باشە. دواتر ئەمان کلیکێک دائەگرم، دەستی خۆم هەڵناگرم تا ئەم سێ گڵۆپە پێ ئەبێ. ئێستا بەم شێوێ من سویچەکەم ڕەتی کۆمپیوتەر، ئێستا ئەم سویچە من ئامادەیە بۆ ئەوەی کۆنفیگەر بکەم. ئێستانەکە دێمە سەر کۆمپیوتەر بۆ ئەوەی کۆنفیگەری بکەم. خۆشەویستانم دوای ئەوەی کە سویچەکەمان ریسێت کردەوە، دواتر دێنە سەر ئەو فاسی ئینتەرنێتی کە ئێمە لێمان داوە، کلیک لەسەر ئەماکەین، سەیرکەین ئەمە دوو فاتی ئینتەرنێتمانێ بۆ ئەوەی کە بزانین کە لەسەر کامەی فاتی ئینتەرنێتیە. ئەوەی ئێمە ئەوەی USB-ەکە کەواتە فاتی ئینتەرنێتی دووەمە. فاتی ئینتەرنێت یەکەم زەربی لێدرا، گەرسەیەکە ئەمە فاتی ئینتەرنێتەکەی کێبڵەکەی کە ڕەبت کراوە و پێویستە ئێمە چه IP-یەکی بدەینێ، دەبێ ئەمە IP ریسێت بکەینەوە و
ئەم آیپیش ریسێت بکەینەوە بین لێرانە آیپی بدەینێ 10.0.0.1 ئەمەشیان خۆی بای دیفۆڵت سەبنێت ماسکەکەی وەرەگرێ ئەمە ئۆکی ئەەکەین دواتر ئەمەش ئۆکی ئەەکەین ئۆکی ئەمە بای دیفۆڵ ئێستا من ئەتوانم پینگی راوتەرەکەم بکەم گەربێم لێرانە پینکە پینگ 10.0.0.1 پینج بکەم پینگەکەی نییە لەبەرێمە تاکوستانەکە ئەومان کرد ئەمە ستەی پێکەم ستەیپی دووە خۆشستان ئەگەر هاتو ئێمە پوتی بەکاربێنین لە بۆ کۆنفیگەرکردنی پێویستەکە بین ئێمە بینە ستینگ باشە کۆنتڕۆڵ پەناڵ خۆشستان دواتە دەچین سەر install a program دواتە دەینە سەر true windows future on or off کەمێک چاوەڕێکم دێن سەر تیرنێت کلاینت ئەکتیڤەکەی خۆشستان تیرنێت کلاینت ئەکتیڤەکەی دێنە خوارەوە تیلنێت کلاینت ئەمیان تیلنێت کلاینتە لەبرێمەش لەسەر پۆرتی تیلنێت کلاینت دەکەین لە پوتی ئەمیان ئەکتیڤەکەین کەمێک چاوەڕێکم تاکو ئەکتیڤە بێ تا ئەکتیڤە بێ من ئەمە بێنمە خوارەوە بێم گوگل بکەمەوە چکە من دەبێ داخلم ئەمە بە سەرکەوتوی کۆنفیگەر ئەوە بوو ئۆن بوو چکە پێشتر ئەو بوو ئەکسپتمان ئەتر ئەمە کلۆسکەین ئەمەش ئەمە بابینێ ئەم جای داخل کامە پۆرتێبین داخلی پۆرتی دادا یەک ئەمە بای دیفۆڵتی هەموو سویچێکە کەمێک چاوەڕێ ئەەکەین وەلێ من ئەنتەرنێتم نییە دەبێت کەمێک چاوەڕێ بکەم ئەمە یەک بکەینە هەشت ئۆکی یەکەکەمان ئینتەرنێتم نییە دەبێت ئینتەرنێت ڕەبت بکەم خۆشویستان ئینتەرنێتمان ڕەبت کرد ئەم جارە ئەمە ئینتەرەکەینەوە 10.0.0.1 کەمێک چاوەڕێکەین تاکو داخلی ئەم IP ئەبی ئەمە IP بای دیفۆڵتی سویچەکەمانە خۆشویستان ئینتەرنێتمان ڕەبت کرد کە ئینتەرنێتمان ڕەبت کرد وەلێ من شتێکتان بیر بێنمەوە پێویست ناکە ئێمە هیچ آیپیەکی بدەینێ لە فاس ئیتەرنێتی کە هەمانەواتە تاوان ئیتەرنێتی ئێمە هەمانە ئەمیان بگورەمیاننا ئەمە ئەداپتەرەکەی کە ئێمە ڕەبتمان کە بە USB پێویست ناکە هیچ آیپیەکی بدەینێ دەبێت نوڵ بێ باشە ئەگەر آیپی بدەینێ کێشە درستانەکە بە شێوەکی ئاسایی ئیشەکات ئۆکەی دواتر ئەمە لابین ئەمەش لابین ئەم جار ئێمە داخلی آیپێک بین داخلی 10.0.0.1 بووین لێرە داوای یوزەر و پاسوەردەکە خۆشتان یوزەرەکەی سیسکۆیە باشە یوزەرەکەی پاسوەردەکەشی سیسکۆیە بای دیفۆڵت دێم سیگئینەکەم داخلی راوتەرەکە ئەبم ببورن سویچەکە ئەبم سا من داخلی 10.0.0.1 بوومە کەمێک چاوەڕێکەم دواتر دێت من دێم کۆنفیگەریەکەم کۆنفیگەرەکەی کۆ چۆن من آیپیەکێ دەمێ 192 بۆ منە 168 دا لێرانە دیفۆڵت گێتوێ چێ دەمێ 192 168 دا یەک پاسوەردە چێ دەمە ئەم سویچە ئەمە لەسەر ڤیلانی یەکم دانا خۆشەویستان باشە چۆن توانی ڤیلانی تکە دروستکەی پاسوەردە چێ دەمێ بە ناوی هەمان پاسوەرد زۆر جا قبوڵ ناکە بووە دەی پاسوەرد من ناوی خۆمە نووسم ئەمە پاسوەردەکە ناوی منە ئەمەش ناوی منە دواتر دێم خۆشەویستان دینی تیلنێت ئینەیبڵەکەم ئەگەر تیلنێت ئینەیبڵ نەکەم من کێشەم لۆ دروستەی پاسوەردەکەی هەمان پاسوەردی سویچەکە دەئەنێم کە ناوی منە دواتر دێم سەبمیتەکەم باشە آیپیەکەم 192.168 دا لە بیر نەکەین ئیرۆرێکمان هەیە لە تیلنێت دەبێت پاسوەردەکە لێرەش دووبارە بکەینەوە ئۆکەی ئەم جارە سەبمیتەکەم ئەمە بە شێوەیەکی سەرکەوتووی ئەپلایە بێ 192.168 دا لێرە کێشەیەکمان هەیە لە کۆنفیگەرەکەی آیپەکەی دەبێت زیاتر ئەم آیپی بدەینی ئەمە 10.0.0.2 لەوە پیسێکی ئەمە بەم شێوەیە کۆنفیگەر ئۆکەی ئەمە سەبمیت بکەم
اوكي ئەمە سەر پوتی بزانین سەبمیتە بدەینە سەر تیلنێت لە تیلنێت ئەنووسم 192.168.10 اوكي دەدا ئەمە IP سویچەکە من دایمێ ئۆپنەکەم لە تیلنێتمدا دواتر ئۆپنەکەم بزانین داخلی سویچەکە ئەبێ یان داخل نابێ چۆن ئەگەر داخل نەبێ دەبێت جارێکی تر کۆنفیگەری کەینەوە و ریسێتی کەینەوە کەمێک چاوەڕێ ئەەکەم 192.168.10 خۆشەویستان داخلی ئەم IP نەبوو وانەی ئەم IP کۆنفیگەر نەبوو ئۆکەی ئەگەر ئەمە کەمە 10.1.8 ئەم IP بای دیفۆلت بخۆی ئەم IP دەبێت ئێمە لە بۆ سویچەکە دابنێین وەڵێ من IP-یەکی ترم دانا ئۆکەی کەمێک چاوەڕێ بکەم خۆشەویستان سویچەکەمان جارشکە ریسێت کرد چکە دەبێ IP-یەکی نێزیکی بدەینێ چۆن ئەم IP ئێمە دامان بۆیە کێشە بوو تا جارێکی تر ئەمە ریسێت کەینەوە بەڵێ ئەم جارە داخلی سیسکۆ ببینەوە یوزەر و پاسوۆردەکەمان داخل کردووە وەلە دەبێ ئەم جارە IP هەشتی بدەینێ پینی هەشت هەتا بنووسین 10.0.0.8 دواتر لە دیفۆلت گێتوەکەی 10.0.0.1 دواتر پاسوۆردەکەی من ناوی خۆمە نووسم چکە پێشتر بە سیسکۆ داخل بووین وەلێ دەبێت لێرە پاسوۆردێکی دوای ئەمەیان تیلنێتەکەی ئینەیبڵ بکەین تاکو بتوانم بە CMD یان بە پوتی داخل بم لێرەش نووسم هەمان پاسوۆرد کە ناوی خۆیتم دوای سەبمیتەکەم کە سەبمیتم کرد ئەرێ پێێتەوە ئەمە IP دابدرێ ئۆکەی ئەمە IP دابنێ ستا من کەمێک چاوەڕێ ئەەکەم ئۆکەی ئەم جارە IP هەشت دواتر ئێستا یوزەرەکەی سیسکۆیە وەلێ پاسوۆردەکەی من دامنە تازە پاسوۆردەکەی گۆڕدرا هەنی ناتوانانی بە سیسکۆ داخل بین من ئەو پاسوۆردەی کە نووسیم داخل بوو دوای دێمە سەر بە CMD من بتوانم داخلی ئەم سویچە بم ئەنووسم نێت 10.0.0.8 تیلنێت 10.0.0.8 داوای ئەمە داخلی سویچەکەی بووم بەڵێ دای پاسوۆردەکەی کە پاسوۆردەکەی داخلکەم ناوی خۆیتم ئەمن داخلی سویچەکەی بوو ئەم جارە ئینەیبڵ یەکە داوای پاسوۆردێکە ئەوە داخلم کە دوای نووسم كۆنفتی ئۆکەی ئێستا من داخلی سویچەکە بووم ڤیلانی بۆ منە ڤیلانی پەنجا ڤیلانەکەم غەڵەت نووسیوە ڤیلانی 50 ئەمە داخلی ڤیلانی 50 بوو نەیمە چێ دەمێ ئەنووسم بۆ نمونە نەیمی بۆ منە نیتۆرک 5 ینی مەرحەلە 5 ئێگزیتەکەم دواتر ڤیلانەش کێ دەمێ ڤیلانی 25 نووسم نیتۆرەکەم نەیمەکەی نووسم نیتۆرک 4 ئەمە دواتر ئێگزیتەکەم کە ئێگزیتم کرد من ئەمە کۆنفیگەرێکی زۆر سادەیە کە پێش لە ڤیدیۆکان باسی ڤیلانم کردووە چۆن ڤیلانە دەین هەمان ئەم کۆدەی کە لە سیسکۆ پاکترێسەر کۆماندەکە ئەمان نووسی لێرەش ئەنووسین دواتر ئێگزیتەکەین دواتر من ئەتوانم ئینتەرفەیسی بدەمێ ئینتەرفەیسی فاسی سەرنێتی ئینتەرفەیس ئۆکەی IP ئەدرێسی IP ئەدرێسی پۆڵ ئینتەرفەیسی 192.168.25 سەفەر ئەمە IP نادا کێشەی ئۆکەی نو پرۆبلم کێشە نییە ئێستا من لەناو ئەم ڤیلانە دام دواتر ئێگزیتم کرد لەناو ڤیلانەکە هاتمە دەرێ و IP دا لە ڕێگای من ئەگەر CMD بەکاربێنم ئەمە CMD من چۆن بتوانم پوتی بەکاربێنم ئەمە داخەم پوتی ئەەکەمەوە لە پوتی دێمە سەر تیلنێت IP-یەکەی 10.0.0.8 باشە IP-یەکەم لێدا ئۆپنەکەم
کەمێک چاوەڕێکەم ئۆکەی بای دیفۆڵت هەر هەمان شاشەی هەمان CMD وەلێ بەس بە پوتی داخل بووم پاسوەردەکە داخلەکەم دواتر نووسم enable پاسوەردەکە داخلەکەم ئۆکەی ئەنووسم کۆنفتی داخلی پۆرتی کۆنفتی بووم ئەمجارێت توانم ڤیلان و شتەکان دابنێ من نەتوانم کۆنفیگەری بکەم کە بەم شێوەی کە کرمان نووسم شۆ IP لەرە شەبینەدا ئەگزیت کەم شۆ IP ئەدرێس IP کەشمان پیشانەت ئۆکەی کۆماندەکانم بیر نەماوە وەلێ ئەمە توانیمان داخلی سویچی سیسکۆ بین بە شێوەیەکی ڕیاڵی حەقیقی توانیمان کۆنفیگەری بکەین توانیمان یوزەر و پاسوەردی بۆ دابنێن و توانیمان ریگای CMD و پوتی داخلی بین و کۆنفیگەری بکەین و توانیمان پۆرتی تیلنێت لە کۆمپیوتەرەکەمان ئۆنی بکەین و لە سویچەکەش ئۆنی بکەین بەم شێوە پاسوەردیش ئەمە خۆشەویستان لەم وانێ دێنە کۆتایی تاوانێکی تر بەس خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ